لە تەوەری دووەما باس لە چۆنێتی مامەڵەکردنەکەین لەگەڵ ئەو کەسانەی خاوەنی گرفتی ئۆتیزمن بزانێتینەوە بە تایبەت خێزانەکانیان کە پەیوەندێکی زۆر ڕاستەوخۆیان هەیە هەر لە تەبەنی مناڵی و هەتا قۆناغە جیاوازەکانیان کە دەچنە قوتابخانە و گەورە دەبن چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێتەوە و کاریگەری ئەم گرفتە عەقڵیان لەسەر کەوتر بکرێتەوە لەوەکو کەسانی ئاسایی لە کۆمەڵگەیە ژیان بەڕێ بکەن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک ڕەحمان عەلی پسپۆڕ و ڕاهێنەری نەخۆشانی ئۆتیزممان کردو لە بتۆرە لەگەڵمانە بێت و گفتوگۆی لەگەڵاکەین. کاک ڕەحمان زۆر بەخێر بن، سپاس زۆربەدەبوونە. بەخێر بن نێخوا. کاک ڕەحمان سەرەتا با لەوە دەست پێ بکەین ئۆتیزم چییە، چۆن ئەناسرێتەوە و جیاوازی چییە لەگەڵ ئەو کەسێک کە هەڵگری ئۆتیزمە لەگەڵ کەسێک کە کەسێکی ئاساییە و هیچ گرفتێکی نیە. ئۆتیزم گرفتێکە یاخوات بڵێن حاڵەتێکی دواکەوتنێکی کێشە یاخود دواکەوتنێکی گەشەی دەمارەکانی مێشکە کە لە 3 ساڵی یەکەمی تەمەنی مناڵەکان نیشانەکانی دەرئەکەون و تەمان لەگەڵ لەدایکبوونا لەگەڵێتی و نەخۆشی نییە بەڵکو حاڵەتێکە تا ئێستاکە چارەسەری نییە و ئەمە هەموو ئەو شتانە کاڵین نەخۆشی ئەوانن کە چارەسەریان هەیە بەداخە ئۆتیزم ئەو حاڵەتەیە کە تا ئێستاکە چارەسەری نییە، چارەسەرێکی دەرمانی نییە و کۆمەڵی نیشانیان هەیە بەڵام بەپێی پێوەرەکانی دەستنیشانکردن لە دوای 2013ەوە کە پێوتە شەبەنگی ئۆتیزم دوو نیشانەی سەرەکی داناوە. نیشانەی یەکەمیان نەبوون یاخود گرفت لە پەیوەندی زمانەوانی و کۆمەڵایەتی لەگەڵ گرفتی دووەمە کە ڕەفتارە کێشەی ڕەفتاریان هەیە. ئەم مناڵانە بەگشتی ناتوانن لە ژینگەیەکی ئاسایە بژێن، ناتوانن لەگەڵ کەسانی ئاسایە پەیوەندی دروستکە، ناتوانن گزارش بکەن، ناتوانن داوای تەنانەت پێداویستیەکی سەرەکی خۆشیان هەبێ ناتوانن داوای لێ بکەن. گرفتی ڕەفتاریان هەیە، ناتوان پشت بەخۆیان ببەستن، ناتوانن لەناو ژینگەیەکە ئەگەر تەنانەت تەمەنی 7 ساڵ و 8 ساڵ و تەنانەت 12 ساڵیش بێت ناتوانێت پشت بەخۆی ببەستێ، ناتوانێت ئەگەر پێداویستیەکی هەبوو خۆی لە شوێنێکی ئەگەر تەنها بێت یاخود لەگەڵ کەسانێکی بە خۆی توانەکانی خۆی بەکاربێنێ و جێبەجێ بکات. بۆیە ئەم گرفتانەوە ئەکات ئەم مناڵە یاخود ئەم کەسە لە هەموو ژیانە کێشە هەبێت، لە هەموو لایەنەکانە کێشە هەبێت، لە توانەکانە کێشە هەبێت. وای لێ دێت کە بە پێی زانست تاوەکو ئێستا کە چارەسەری نییە و تاوەکو یعنی کە ئاڵۆسترین حاڵەتەکانی خاوەن پێداویستی تایبەتن ئاڵۆسترین حاڵەتەکانی گرفتە ژیرەکانن بە پێی تەمەن و دا کۆتایی تەمەنی ئەم کەسە پێویستی بە چاودێریە. بەڵام بە پێی ڕاهێنان کە ڕاهێنانی لەگەڵاگری ئەکرێت ئاستی بەرەو باشتر بڕوا، بەڵام وەکو چارەسەرێکی کۆتایی بڵێن ئەم مناڵە ئەتوانین چارەسەری بکەین بەداخەوە تا ئێستاکە شتێکی وامانی لەبەردەستانیە. باس کرد تا تەمەنی هەر زۆر گەورە بوونی ژواتە تەمەنێکی زۆری شار هەمان هیچ گۆڕانکارێک ڕوو نادا لە ڕفتاریەوە. ئێمە یەکشت زۆر گرنگە زۆر لەگەڵ مناڵێک ڕاهێنان بە مناڵێک ڕەنگە تۆزێک جۆرە گرفتی خۆی بێ بەڵام پیاوێکی 35 ساڵ 50 ساڵ هەمان حاڵەتیە. ئێمە زۆرجار لە قسەکانمان ئەڵێن مناڵی ئۆتیزم و زۆر تەرکیزمان خسۆتە سەر قۆناغی مناڵی و لە هەموو تەمەنی مرۆڤە مناڵێکی ئاسایی و نائاسایی قۆناغی مناڵی گرنگی خۆی هەیە. واگەر بێت و ئێمە لە قۆناغێکی مناڵی زووە درک بە کێشەکانی مناڵەکە بکرێ، زوو دەستنیشان بکرێت، زوو بەرنامە پرۆگرامی تاکە کەسی هەبێ کاری لەسەر بکرێ، خێزان لە ماڵە ژینگەیەکی دروستی باشی هەبێ کاری لەسەر بکە، بێگومان لە قۆناغی هەرزەکاری دوای هەرزەکاریش ینی مناڵەکە یاخود کەسەکە ئاستی باشە بێت. هەمانە زۆر ئاستی باشە بێت، هەمانە تقریبن بڵێن نیزیگە بێتەوە لە کەسانی ئاسایی، بەڵام لە کۆمەڵی لایەنە هەر گرفتی ئەمێنێت. ئەمە ناکاتەوەی بڵێن ئێمە مناڵیانی ئۆتیزم یاخود کەسانی ئۆتیزم هەتایە بە کێشەیەکی گرفتێکی زۆر قورسی مناڵی ئەمێنێتەوە. نەخێر باشبوون هەیە بەڵام چارەسەری کۆتایی نییە و هەموو ئەوانشی کە ئۆتیزمن تەنانەت لە ئەوروپا و ئەمریکاش کە کاریان لەسەر کراوە کە ئاسێکی باشێنێت تەنانەت یانە هەیە توانێت ژیانی هاوسەرێتی پێک بێنێت، بەڵام لەگەڵ ئەوشە کۆمەڵە گرفت کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە کە لەم ماوەی ینێکی پێناسیکی زۆر جوان کرابوو. ئەڵێ ئۆتیزم وەکو پەنجەمۆر وایە کە هەر مناڵێکی ئۆتیزم خۆی بۆ خۆی یاخود هەر کەسێکی ئۆتیزم خۆی بۆ خۆی حاڵەتێکی تایبەتە. ئەم جیاوازە لەگەڵەوە ئەو ڕاهێنانێک کە بەمی ئەەکەین جیاوازە لەو ڕاهێنانە کە بە کەسێکی کەیەکەین. بۆیە ئەم ڕاهێنان و ئەم بەرنامە و پرۆگرامانە کە لە قۆناغی مناڵیە بە باشی بڕوا و شوێنێکی باشە بێکاری لەسەر بکرێت و خێزان کاری لەسەر بکە، بێگومان مناڵەکە لە قۆناغەکانی دواترە ئاستی باشترە بێت. کەواتە ڕێژەی هەیە، ڕێژەی جیاوازی هەیە ئۆتیزمە. ڕێژەیە چۆن دیاری ئەکرێ؟ خۆی بەداخەوە ینی نەک هەر ڕێژەکە، ینی لە هەموو گرفتەکانی مناڵانی ئۆتیزم یاخود کەسانی ئۆتیزم مامەڵەکردنە. تا مامەڵەی لەگەڵا نەکەین ناتوانین ئێمە کێشەکان دیاری بکەین.
یعنی یەکێک لە کێشە گەورەکانی دەستنیشانکردن لە خۆی کە من ئەڵێم ئاڵۆسترین حاڵەتە لەبەرەوەی لە ڕووی دەرکەوتنی نیشانەکانەوە گرفتە ئەنجار وایە مناڵەکە کۆمەڵ نیشانەیە بەڵام دواتر دەرشی ئۆتیزم نییە بۆ لەبەرەوەی وەکوتمان پەیوەندی زمانەوانی و کۆمەڵایەتی کە ناتوانن پەیوەندی دروستکەن ناتوان کەسی بەرامبەر بخوێننەوە ناتوان هاوڕێتی دروستکەن ناتوانن گزارش بکەن تەنانەت وەکوتم شتێکیان پێویست بێ ناتوانن کێشەی ڕەفتاریان هەیە لە 18 مانگیەوە خۆی بەپێی زانست ئەڵێ جاری وایە لە 2 ساڵی شەمەتوانین دەستنیشانیکەین بەڵام باشتر وایە دوای 3 ساڵی لەبەرەوە لە 18 مانگیە نیشانەکان دەرئەکەون و لە هەندێک خێزان هەیە کە زۆر شارەزاییکی باشی هەیە کە مناڵێکی پێشتری هەبووە کە مناڵەکەی لە قۆناغی 6 مانگ و 7 مانگ و 8 مانگا کێشەیە ئەبێت گرفتێکی بێ پێی ئەزانێت دەرکی پێەکە بۆ نمونە لە قۆناغی مناڵی یا پەیوەندی چاو دروست ناکە لەگەڵ دایک و لەگەڵ کەسەکانی دەوروبەرە بۆ نمونە لە ناو ژوورێکە مناڵێکی 8 مانگ 10 مانگ کە گەشە ئەکات کە کەسەکان دێن دڵی خۆشە بێت ئەم هیچ گرنگ نییە بەلایەوە کە خواردنەکە بینی یاخۆ شیرەکە ئەبینێ دڵی پێی خۆش نییە بەیین ناکات کاردانەوەی نییە بووی کە دایکی دێت ئەڕوا کاردانەوەی نییە ئەمانە مەرج نییە ئەگەر مناڵێک ئەم گرفتانەی هەبوو بڵێن ئۆتیزمە لە 15 مانگی مناڵێکی ئاسایی لە 15 مانگی ئەبێ وشەی هەبێ ئەبێت توانای کە دەربڕینی هەندێک وشەی هەبێ و لە 18 مانگیە ئەگەر مناڵ هیچ وشەیەکی نەبوو ئەبێ نیشانێکی پرسیاری لەسەر دابنین و کاری لەسەر بکەین لەبەرەوەی مناڵ لە 18 مانگیە تقریبا 25 وشەیەکی ئەبێت و هەندێک مناڵ هەیە زۆر زیرەکن لە 10 مانگی و 11 مانگی شەوشیان هەیە تەنانەت ڕەنگە لە 15 مانگیە ڕستەی هەبێت ڕستەی دووشەی هەبێت بەڵام ئەو مناڵانە جیاوازن لەگەڵ مناڵانی ئاسایی و جیاوازن لەگەڵ مناڵانی ئۆتیزم لێرە نیشانەکان زۆرن یعنی کە جاری وایە ئێمە کە نیشانەکان وردەکەینەوە لە کەسانێکی ئاساییە نیشانەکان هەن بەڵام ئەو نیشانانی کە لە کەسێکی ئاسایی هەیە نەبووتە گرفتێک لە ژیانە کە ڕێگری بۆ بکە لە ژیانە نێڵە ژیانی و کەسێکی ئاسایی بەڕێ بکات بەڵام کەسانی ئۆتیزم کە گرفتەکەیان هەیە نەخێر کێشیان بۆ دروست دەکات بۆ نمونە کە ڕۆتینێکی هەیە بۆ نمونە کە خوو بە جلێکەوە ئەگرێ بۆ نمونە کە خوو بە خواردنێکەوە ئەگرێ ئەمە گرفتی بۆ دروستەکە لە هەموو ژیانیە کە ئیتر ناتوانێت لەو ڕۆتینە دەربچێت کاکڕەحمان ئەو نیشانانی کە باس کرد لە زۆر نەخۆشی تریشا هەن بۆ نمونە ئێستا منداڵی فرەجۆڵە بە شکل ئەو مناڵانی کە قسەکردنیان دواکەوە دیسانەوە ئەو نیشانەتیایە هەیە هەر خۆی شخصیەتی مناڵک کەسایەتی مناڵک کەسایەتێکی ژنگەی خێزانەکە بەڵێ هەر خۆی کەسایەتێکی داخراوەی ئەو جۆر نیشانانەی تایە پێویستەکە ئەم مناڵە بۆی دایک باوکە دڵنیا بنەوە سەردانی کەسێکی شارەزای یاخود پسپۆڕی دکتۆرێک پزیشکێکی دەرونی بکەن بەوەی دڵنیا بنەوە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە یعنی بەداخەوە یعنی هەندێک کەس ڕەنگە شارەزایەکی کەمی هەبێت کە مناڵێکە بینێت تۆزە گرفتی هەیە یەکسەر پێ لە ئۆتیزمە و بەداخەوە ئۆتیزم بەڕاستی ناوێکی گەورەیە یعنی قورسە حاڵەتەکە لە وەکوتم ئاڵۆسترین حاڵەتە یعنی زۆر جار ئەڵێن کە بە دوعای ئێمە نابێت زۆر جار یاخۆ لە هیچ ماڵێکە نەبێت بەڵام دەسەڵات نییە چونکە هەیە لێرە کێشەکە لەوایە کە مناڵ گرفتی هەبوو جاری وایە ئەڕواتە لای کەسێکی نەشارەزا خێزانەکە بێ ئومێدەکە خێزانەکە ئەترسێنێ وا لەو خێزانە ئەکات 3 ساڵ 4 ساڵ لە بازنەیەکە بخولێتەوە بە دوای ئەوە بگەڕێت کەسێک پێ بڵێ مناڵەکەت گرفتی نیە خۆت مناڵەکەت ئۆتیزم نییە بۆ لەبەر ئەم وشەیە بە هەڵە بەکاردێت لە شوێنێکی نەگونجاوە بەکاردێت بۆیە کە خێزان درکی بەوە کرد کە مناڵەکەی کۆمەڵە گرفتی هەیە ئێمە ئێستاکە توێژینەوەمان لەبەر دەستان نییە بەڵام کە توێژینەوەمان هەبێت لە 100 مناڵان ڕەنگەی کێشیان هەبێت لە بەرەوەی خێزانەکانی ئێستا و خێزانی جاران نییە لە بەرەوەی خێزانەکان قەڵەباڵغ نین لە بەرەوەی مناڵ لە ناو خێزانێکی قەڵەباڵغ و خێزانێکە کە کەسانی جۆرە و جۆری تیای بکە یاری لەگەڵا بکرێ و کە ژینگەیەکی دەوڵەمەندی هەبێت لەوە گەشەکات بۆیە ئێستاکە ئەگەر هەڵە نەبم بڕۆکە گە توێژنەوەمانە بە ڕەنگە بڵێم لە 190 مناڵ کێشەی هەیە کێشەی قسەکردنە کێشەی ڕەفتارە کێشەی خواردنە کێشەی شاشەکانە ئالوودەبوونیانە بە شاشەکانەوە نەگونجانیانە لەگەڵ مناڵی کە مناڵێکی نازدارە مناڵەکە پشتگوێ خراوە ئەمانە هەمووی گرفتن وەکوتت ڕەنگە هەندێک نیشانە هەبێت کە لە مناڵی ئۆتیزما هەبێت و لە هەمان کاتیشە ئەم نیشانانەی کە لە ئۆتیزما هەیە وەکو باسم کرد زۆر جار کە وردێکەکەینەوە لە کەسە ئاساییەکانە بوونی هەیە هەر یەکەمان گرفتێکمان هەیە لە ژیانمانە هەموو هیچ ئینسانێک کامڵ نییە کە بیعیب بێت بۆیە خێزان کە دەرکی کرد بۆی کە مناڵەکەی کێشەی هەیە بە تایبەت لە ڕووی قسەکردنەوە کە دواکەوت بیر لە ئۆتیزم نکات و من زۆر جار ئەو خێزانانی کە دێنە لام کە مناڵەکانی کێشەیەکی کەمی هەیە چەند ڕێنمایەکەیە بە دایکەکە بە تایبەت هەندێک جار باوکەکەش ئەڵێم دوورکەوە لە خوێندنەوە مەخوێنەوە چونکە ئەوەندە ئەخوێنێتەوە ون نەبێت لە نێوان زانیاریەکانە ڕۆژێک لە مناڵەکەم ئۆتیزم ڕۆژە لە فرەجۆڵێ ڕۆژە لە نە قسەی دواکەوتەوە ڕۆژێکە لێ نە بیرکۆڵی وای لێ دێت ئەم دایکە یاخود ئەم باوکە
ونەبێت لە نێوان زانیاریەکانە چکە ژیانی ینی عالمی تەکنۆلۆژی عالمێکی فراوانە هەرچی شتێک تۆ بتێ بۆ تێنێ زانیاری بۆیە تووشی ونەبن پاشان ئەڵێم لە هەرچی گروپێک هەیت بۆ گروپی خێزانەکانە بڕۆ دەرەوە لەبەرە دایکێک کە ئەزمموی لەگەڵ مناڵێکی ئۆتیزما هەیە جیاوازە ئەزمموی ئەم لەگەڵ ئەزممونێکی کێسیکە کە هەندێک نیشانە کە لە مناڵەکانی ئەو لە مناڵەکەی ئەوە هەیە بێت بڵێ ئەمەش لە مناڵەکەی منە هەبوو ئێستا مناڵەکەی من ئۆتیزمە بۆیە ئەو خێزانە ئەڕوخێت ومرد نییە مناڵەکەش ئۆتیزم بێت باشە یاخود جاری وایڵێن بەرنامە تەنانەت پێیانڵێ مەگەر منیش دەرچوم لە تەلەڤیزیۆن کە بینیتان بەرنامەیە کە من باسی ئۆتیزمەکەم بیگۆڕە چکە تۆ ئیشت بەوە نییە مناڵەکەی تۆ کۆمەڵە گرفتی هەیە ژینگەکەی دەوڵەمەند نەبووە خێزان هەیە لە مناڵەکەم تاوەکو ساڵ و نیوش قسێکم لەگەڵ نەکردووە وشێکم لەگەڵ نەوتووە دام ناوە بە دیار شاشەڵت تێناگایتر زۆر پەیوەندی لەگەڵان بزەبت ئێمە پەیوەندی مناڵ لە دوای تەوان بەپێی زانست هە لە سکی دایکە مناڵ پەیوەندی هەیە لەگەڵ دایکە بەڵام دواتر کە دێتە ژیانەوە هێواش هێواش گەشە ئەکات گوێی گەشە ئەکات چاوی گەشە ئەکا هەستەکانی زیاتر گەشە ئەکەن تێئەگات کەسەکان ئەناسێتەوە بۆیە لە قۆناغێکە وای لێ دێت لە سەرەتا بۆ هەموو کەسێک پێ ئەکەنە دواتر کە تێگەشتنی زیاتر بێت کەسی غەریب و کەسی ناسە و لە یەکجیا ئەکاتەوە ترسێکی تیا دروستە بێت ئەمانە لە خێزانێکی لە ژینگەیەکی دەوڵەمەندە لای مناڵ دروستە بێت بەڵام خێزانێکە تەنها دایک و باوکەکە و مناڵێکن نازێکی زۆری یاوەتێ هەموو شتەکانی بۆ دابین کردووە هەندێک دایک نەمێشتۆ مناڵەکەم برسی بێت خواردنەکەم ئامادە بۆ کردووە کە داوای کات داوای نەکردووە نێشت و بۆیە لێرە ئەم جۆرەمە بەداخەوە من زۆر جار و لە زۆربەی بەرنامەکانە وتم ئێمە کچوکوڕی ئێمە کە زەواجەکەن کە ژیانی هاوسەرەتی پێکەێنن هیچ زانیاریێکیان نییە نە دەربارەی ژیانی هاوسەرەتی نە دەربارەی مناڵ و پەروەردەکردن دەربارەی هیچ شتێک یاخود هەرشمان بێت کەمە زانیاریەکان بۆیە تووشی گرفتە بین مناڵێکە هێنێتە ژیانەوە بە دیار شاشەکانەوە دایێنیە لێ مناڵەکەم زۆر بێدەنگە ئیناسەنەوە گرفتی بۆ دروستەکات یان یەکێک لە گرفتە گەورەکان ئێستا ئەو مناڵان توانین بڵێ چۆن ئەو ڕاهێنانەی بەڕێستان ئەیکەن بۆی مناڵێکی ئۆتیزم بەرەو هەنگاوی باش بڕوە ئەکرێ کۆمەڵێک ڕفتاری دایک و باوک هەبێ مناڵەکە نەک نەیەڵێ باشێ زۆر بەرەو خراپتریشی بڕوە بەتایبە شاشەکان ئێمالکردن یعنی یەکێک لەو گرفتە ئەوەیە خێزان بەداخۆی ناقشیان نیە وەکو دایک و باوک حەقی خۆیانە بە دوای چارەسەرا بگەڕن بەڵام ئاسانە ئێستا کە دڵنیا بێت لەوەی کە چارەسەرەکان هەنیان نە یعنی بەداخەوە مناڵی ئۆتیزم بۆ بە کاڵایەک کە بازرگانی پێوەکرێت تاوان نەکرد لە کوردستانە لە وڵاتە عەرەبیەکان بەگشتی ینی هەندێک دەرمانە بینم ئیش ئێمە نی ئێمە ئیش لە دەرمان ناکەین چونکە ئێمە لی نازانین و دەرمانیشە بێ لەژێر چاودێری پزیشکێکی تایبەت بێت کە ئەو چاودێری بکات این دەرمانێک نووسراوە مەسەڵەن بۆ قسەکردن لە هەموو دنیا شتیوانی یعنی هەندێک دەرمان ساخ کراوەتەوە بەسەر مناڵی ئۆتیزمەوە بڕوا بکە مناڵێکی ئۆتیزمی 4 ئەو نێ من و تۆ لێ کردووە قەڵەوی کردووە لەبەر دەرمانەکان بۆیە من ئەڵێم یعنی کەوتم مناڵوەکو مناڵانی ئۆتیزم یاخود کەسانی ئۆتیزمەکو پەنجەمۆرن ئەم مناڵە لەو ناچێت لە هەموو لایەنەکانەوە تەنانەت ئەو دەرمانی کە بۆ ئەم مناڵە ئەگونجێت بۆ مناڵی کە ناگونجێت یعنی هەندێک دایکە بۆڵێ من فلان دەرمان میاوە بە مناڵەکەم دایکەکەی کە ڕۆبەکاری هێنێ ئەمە زۆر خەتەرە پاشان یعنی زانیاری زۆر بڵاو بێتەوە ئێستاکە یعنی یەکێک لە گرفتە گەورەکان تاوان هەموو چارەسەرەکان چی دەرمانی بێت یاخود هەست لە ڕێی چارەسەرێکی پزیشکی بە لە ئەوروپا و ئەمریکا بەکار هاتووە بەڵام سەرکەوتوو نەبووە یەکێک لەو چارەسەرانەی کە ئێستاکە کاری لەسەر دەکرێت و بەداخەوە هەندێک کەسان ڕەنگە شارەزاییکی ئەو تۆیان نەبێ مەسەلەی خواردنە لە ڕێگای خواردنەوە ڕێگری لە هەندێک خواردن چارەسەری مناڵی ئۆتیزم ئەمە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە ئەن تێگەشتنێکی هەڵەیەندی خێزان بەکاری هێنێ بەڵام ئێمە کاتێک بە مناڵێک ئەڵێن ئەم خواردنە مەخۆ کە ئێمە پزیشکنین کە ناتوانین پێکاتەی جسمی ئەو مناڵە چۆنە بێن لێرە هەندێک خواردنی لێ منعکەین کە ئەو خواردنە ڕەنگە کۆمەڵی پێکاتەی تیابێت جسمی ئەو مناڵە پێویستی پێی بێ چی گەنم و ئەوانی کە لە گەنم دروستەکرێن برنجە شیرینی ئەمانە تێگەشتنێکی هەڵەیە بۆیە مناڵانی ئۆتیزم یاخود کەسانی ئۆتیزم کەوتم کێشانێکی لە کێشە گەورەکانی کە ئەوان کێشەی هەرسکردنی خواردنە کە ناتوانێت ئەو خواردنانە و کەسێکی ئاسایی هەرس پێ بێنێت هەزمی کات بۆیە ئەگەری ئەو خواردنانەکە لە جسمی ئامێنێتەوە مادەیەکی ژەهری بۆ دروست کات بەڵام ئەمەش دیسانەوە بێ لەژێر چاودێری پزیشکێکی خۆراکا بێت بڵێ پێکاتەی جسمی ئەم مناڵە ئەم خواردنە ناتوانێت بەڵام لە هەمان خواردنە ئەتوانین ئەو پێکاتانە یاخود ئەو فیتەمیناتانە کە لەم خواردنەیە لە خواردنی کابووی تاویزکەیتەوە بۆی ئەمانە زۆر جار ئەبن ئەوەی کە بەکار بێن کە کەسانێک دێت بە لە ڕێگای هەندێک چارەسەرەوە لە ڕێگای هەندێک قسەوە خەڵکانێک استقلالەکە و بەداخەوە لە پێناو
بڕێک پارە کە بە تایبەت لە کوردستان ئێستا زۆر بووە تەمەن لە وەکوتم لە وڵاتە عەرەبیەکانیشە هەیە لە ئێرانیشە هەیە بەڵام ئەوەی گرنگە کە خێزان تێی بگات مناڵانی ئۆتیزم ئەگەر بێت و دەرمانێک خێزانی کە بەکاری هێنا نابێن بەکاری بێنێ لەبەرەوەی ئەبێ لەژێر چاودێری پزیشکا بێت و تەنانەت هەندێک پزیشکی هەر هەمان دەرمان بۆ هەموو مناڵەکان ئەنووسنەوە کە بەداخەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە ئێستاکە زۆرش باوە بەداخەوە. کاک ڕەحمان بابەتی ئۆتیزم دەکرێت لە خێزانێکە لە ڕێگەی گواستنەوەی بۆ ماوەیەوە زیاد بێ بۆ دایکێک یا باوکێک خۆی ئۆتیزمی هەبووە بە ڕێژەیەک مناڵەکەی بیگرێت یان تووشی بەیان خوشک و برایەکەیە لەو خێزانە ئەگەر مناڵێکی تازە لەدایک بێ ئەکرێت توش ببێ خۆی وەکو هۆکارەکان بەداخەوە ئەمەیەکێک لە کێشە گەورەکانی بواری زانستی ئۆتیزمە کە نەیانتوانیوە 100% هۆکارەکان بدۆزنەوە چونکە هەتاوەکو ئێمە هەر نەخۆشیە کە ئەشێتە لای پزیشکێک پێش ئەوە بێم هۆکارەکان دەشنشانکەین بڵێ ئەمە هۆکارەکەیەتی بۆ نە فڵان خواردنە بێتە هۆکار بووی تۆ خواردن نەخۆی دوورکەویتەوە هەموو نەخۆشیەکان تەمان دەشنشانکردنەکە و هۆکارەکان ئۆتیزم یەکێکە لەو حاڵەتە کێشە گەورانەی کە تا ئێستاکە هۆکارەکانی 100% دیاری نەکراوە بەڵام بۆ ماوەیەکێکە لە هۆکارەکان قۆناغی دووگیانی دایک مناڵەکە لە سکی دایکە یەکێکە لە هۆکارەکان پێش لە دایک بوون کاتی لە دایک بوون دوای لە دایک بوون ژینگەی خێزانێکێکە لە هۆکارەکان پیسبوونی ژینگەیەکێکە لە هۆکارەکان واتە هۆکار کۆمەڵی بەڵام ئەڵەیە ئەمە لە 100 هۆکارەکان لە 100 تا ئێساکە نادیارە چونکە هەر مەسلەیەک بابەتێک پەیوەندی بە مێشک و پێکاتی مێشکەوە بێت تا ئێساکە زانست لە 100 نەیتوانیوە دەشنشەکە بەڵام بۆ ماوە بەڵەیەکێکە لە هۆکارەکان جاری وا هەیە خێزانەکە دایک و باوکەکە لە هیچ بنەماڵێکیان شتیوان نەبووە بیرەکات و بەڵام ڕەنگە لە چەندینەوەی پێشتر هەبوو بێت ئەم نەیزانیوە پێشتر هەبوو لە ناو خێزانەکە بەڵام ئەم نەیبینیوە خۆ نەیبیستووە یاخود نیشانەکان کە لە کەسەکانە هەیە ئەمە نەیانزانیوە ئۆتیزمە ئەگەری هەیە دووبارە بێتەوە زانست ئەڵێت ئەو خێزانی کە مناڵێکی ئۆتیزمی هەبێت زۆر جار ئەم پرسیارەمان لێکرێت ئەگەر مناڵێکی ئۆتیزمی هەبێت باشتر وایە مناڵی کە دروست نەکات باشتر وایە ئەگینا ناتوانێت لە 100% بڵێ ئەم خێزانە کە مناڵێکی ئۆتیزمی هەبوو ئەگەری هەیە مناڵەکەی دوایەوەش ئۆتیزم بێت چونکە خێزانمان هەیە مناڵی یەکەمی ئۆتیزمە دووهەم و سێم و چوارەم کێشەیان نییە خێزانمان هەیە 4 مناڵی کێشەی نییە پێنجەمی ئۆتیزمە خێزانمان هەیە 3 ئۆتیزمی هەیە تا 3 ئۆتیزمم بینیەوە خۆم پەیوەندیم هەبوو لەگەڵانە بەڵام 4 ئۆتیزمیشم بیستووە کەندە خێزان هەیە 4 مناڵی ئۆتیزمی هەیە بەڵام ئەمە لێرە ناکاتە 100% بڵێن ئەو مناڵانە کە دوانیان ئۆتیزم بێ ڕەنگە دوانەکەی کەش ئۆتیزم ڕەنگە دوانەکەی کە هەڵگری هەندێک نیشانە بن کە نزیک بن لە ئۆتیزمەوە بەڵام بۆ ئۆتیزم دەشنشان کرابێ بۆیە بۆ ماوە بەڵەیەکێکە لە هۆکارەکان و 100%ش یعنی نەتوانراوە لە 100% هۆکارەکەی بۆ ماوەیە. کاک ڕەحمان ینی زۆر جار خەڵک هەیە زانیاری نییە لەسەر ئۆتیزم ئەڵێ مناڵەکەی گەورەی ئەڵێ ترسم تووشی ئۆتیزم بێت بەڵێ ئەو گرفتە زۆر لەسەر ئەوەی کە ئیشەڵا وەک باس کرد خوای گەورە ئەم تاقیکردنی ماڵێکە ئیشەڵا نەکات لە چ کاتێکە ئەتر ینی ئەو تەمەنە تێپەڕیوە مەجای ئەوەی نییە ئیترە مناڵە ئۆتیزمی بێ ڕەنگە گرفتی تری بێیان ئەگە بڕیار بێت تووشی ئۆتیزم بێ هەموو تەمەنێک واریدەیان نە لە سەرەتای تەمەنیوە دەرەکەن دەستت خۆش بێ فعلەن زۆر پرسیارێک جوانشکە زۆر جار ئەو گرفتەمان تووشە بێت خێزانێ پەیوەندیە کاتەڵێ مناڵەکەی من لە پۆلی سێ یا چوارە هەندێک گرفتی هێتەرسی ئۆتیزم ئەمە بەڕاستی بیرکردنەوەیکی یاخود تێگەشتنیکی هەڵای چکە ئۆتیزم لەگەڵ لە دایک بوونا لەگەڵێتی کە گرفتەکە بە مێشک و خانەکانی مێشک و دەمارەکانی مێشک و هەستەکانەوە هەیە ئەم مناڵە یاخود ئەم کەسەکە لە دایکە بێ نیشانەکانی لەگەڵێتی حاڵەتەکەی لەگەڵایە بەڵام هەندێک جار هەیە هەندێک مناڵ لە قۆناغەکانی کە تەمەنەوە لە سەرەتای لە قۆناغی مناڵیە بەهۆی شاشەکانەوە گوتمان بەهۆی نەبوونی ژینگەیەکی دروستەوە بەهۆی نەبوونی پەیوەندیەوە بەهۆی کۆمەڵ لایەنەوە ئەگەری هەیە مناڵ هەندێک گرفتی بۆ دروست بێ بەتایبەت لە ڕووی قسەکردن و پەیوەندیەوە بەڵام ئەگەر مناڵەکە بۆ نمونە تەمەنی 10 ساڵ بوو 12 ساڵ بوو لە قوتابخانە بوو گرفتێکی بۆ دروست بوو شەرتنی ڕەنگە حاڵەتێکی نەفسی بێت ڕەنگە کێشەیەکی بۆ دروست بوو بێت لە ژینگەکە ڕەنگە مامەڵەیەکی خراپی لەگەڵا کرابێ زۆر جار ئەمانە ئەبنە گرفتێک بۆی هەندێک نیشانە دەرکە کە ئەو نیشانانە ئەگەری هەیە لە مناڵێکی ئۆتیزمە بوونی هەبێ بەڵام شتیوان نییە بە پێی زانست هیچ کەسێک لە دوای 3 ساڵیەوە بڵێن لە دوای لە دایک بوون و ئەگەر ئۆتیزم نەبێت نیشانەکانی هەڵگری نیشانەکان نەبێت دواتر نابێت بە ئۆتیزم بە هیچ حاڵەتێک بەڵام ژینگەکان و هەندێک سەدمە هەیە کە مناڵ تووشێ بێت وای لێکات کە دوورکەوێتەوە گۆشەگیر بێت حاڵەتی کاتی بن بەڵام ئەوانش پێویستیان بە چارەسەرە و ئەوانش پێویستیان بە کەسی پسپۆر و تایبەتەیە بۆی حاڵەتەکە قورسر نەبێتەوە. کاک ڕەحمان بابێنە سەر قوتابخانەکان لە ئێستا لە زۆربەی قوتابخانەکانە بەشی خوێندنی تایبەت هەیە یاخود مامۆستایانی کە بابەتی پەروەردەی تایبەت دەڵێن تەرخانەکرێن بۆ قوتابیانی کە
جۆرێک لە جۆرەکان گرفتێکی تەندروستیا گرفتێکی ئەقلیان هەیە پێویستەکە و ئەو کەسانی کاڵگری گرفتی ئۆتیزمن بەتایبەت مناڵ لە قۆناغی بنەڕەتیە جیا بکرێنەوە لە قوتابیانی تر لە پۆلێکی تایبەت تا دەرسیان پێ بوترێتەوە وانەکانیان بۆ ڕوون بکرێتەوە یاخود ئەوانیش بخرێنەوە ناو پۆلە ئاساییەکان ئەو باشترە. تاوان بابەتی پێشەمەتان کە باسی ژینگە بوو زۆر هەند باسی پەروەردەیە کرد و باسی قوتابخانەیە کرد. هەر گرفتێک لە ناو کۆمەلگا هەبێ ئەمە بێ لە ڕێ قوتابخانە و چارەسەریکین. هەر گرفتێکمان هەبێت پەروەردە بنەمای هەموو حاڵەتەکانە. یعنی نە کێشە سیاسیەکان نە ئابوووریەکان نە هیچ کێشەیەکمان لە ژینگە ئێمە چارەسەر ناکرێت تا پەروەردە چاک نەکەین. کە پەروەردەی شوێران بوو دەست لەو کۆمەلگایە بشوێن ئێمە. تاو کۆمەلگای بەرەخراپی ئەڕات. بۆیە یەکێک لە گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەت هەرێبێت لە قوتابخانە و چارەسەریکەین. ئەمە من ئەوە بۆ 14 ساڵەش لەم بوارە ئیشەکەم بڕام ڕەنگە بڵێم 10 ساڵە منەم قسەیەکەمەوە. دوای توێژینەوە و دوای هەوڵێکی زۆر و دوای تێگەشتن لە بابەتەکان بۆم دەرکەوتووە بێم کێشەیە لە ڕێی پەروەردە و چارەسەکەین. بەڵام ئێمە هەندێ مناڵمان هەیە چی ئۆتیزم یاخود خاوەن پێداویستێکی تایبەت حاڵەتەکانی کە توندوتیژن. ئەگەریان هەیە لە ناو ژینگەی قوتابخانە عەزێتی خۆیان بنێ عەزێتی کەسێک کە بن. بە پێی سیستەمی پەروەردەی تایبەت کە دواتر سیستەمی پەروەردەی تایبەت هاتوو بێت لەوە کراوە کە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت تێکەڵ بکەنەوە سێ ئاراستە دروست بوو. ئاراستەیەکیان وتی نەخێر ئەم مناڵانە مەترسین بۆ مناڵی ئاسایی نابێت تێکەڵ بکرێن ئەبێت لە قوتابخانە و پەیمانگا و سنتەری تایبەت بەخۆیان کاریان لەگەڵا بکرێن. ئاراستەی دووەم وتی نەخێر وان نییە ئەبێ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتیش تێکەڵکەین. ئاراستی سیام کە هاتە کایەوتی نەخێر ئێمە توانین هەندێک لە مناڵەکان ئەوانەی کە توندن لە شوێنێکی تایبەتە کاریان لەگەڵ بکەین ئەوەندەی کە سوک و مامناوەندن لەگەڵ مناڵی ئاساییەدایێنین چونکە فێرە بن لێەوە و دواتر ئێمە کۆمەلگا و شارەکەینەوە دەربارەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لەگەر قوتابخانە نەبێ ناتوانین. بۆیە لێرە ئاراستەی سیهەم سەرکەوتووتر بوو. ئێمە ئەتوانین ئەو مناڵانی کە حاڵەتیان قورسە لە ژینگەیەکی تایبەتە لە ناو خێزانە سنتەری تایبەت کاریان لەگەڵا بکەین ئاستیان باش بوو تێکەڵانگەین لە قوتابخانە ئاستیان باش نەبوو ئەبێ هەر لە سنتەرێکی تایبەت و مامەڵەیەکی تایبەتیان لەگەڵا بکرێت. بۆیە زۆر مناڵمان هەیە بڕواکە مناڵمان هەیە توانای خوێندنەوەی هەیە توانای نووسینی هەیە بەستۆزی کێشەی ڕەفتاری هەیە لەبەروی لە ناو پۆلەکانە 40 تەلەبە و 45 تەلەبە مامۆستایەک توانای ئەوەی نییە زاڵ بێت بەسەر هەموو حاڵەتەکانە کە مناڵێک ئۆتیزم ڕەنگە بە یەک گرفت یاخود یەک دەرکردنی دەنگ هەموو ژینگەکە تێک بات. پەروەردەی تایبەتە مامۆستای تایبەتمان پێویستە سیستەمەکە هەیە بەڵام لەسەر ڕێڕەوێکی باش نییە ئەبێ کاری لەسەر بکرێت. من خۆم لەگەڵ وەزیری پەروەردە بەڕێز کاگالان قسەم کردوتم حەزەکەم بتبینم لەبەر کۆمەڵی فکرە هەیە ئەمێ بدەمە لەسەر پەروەردەی تایبەت کە وەکو کەسێکی پسپۆرت چەندێکە لەو بوارە ئیشەکەم زۆری پێخۆش بوو بڕیار هەیە ئینشەڵا لە ماوەیەکی نزیکەیەک ببینین کە ئەو فکرانێکم بۆیە بەڵێ پەروەردە چارەسەرکردنی هەموو کێشەکانەکە ئینشاءڵڵا. زۆر باشە. گرنگترینە شتانەی کە ڕەنگە لێرە ئەو دەرفەتە بە بەڕێزت بدەین بۆ دایکان یان باوکان خێزانەکان ئەو مناڵانی ئۆتیزمیانە یاخود سنتەرانی لەو بابەتە ئیشەکە بزەبت زۆر ڕاستیان ئەو کەسانەی ڕێنمایی بەخشن زۆر جار وەک باسەوە کە خەڵک تووشی هەڵاکەن چکە و خاڵە زۆر گرنگ بەتەکید هەمان ڕێنمایی و تەکنیک لە مناڵێکەوە بۆ مناڵێکی تر ئەگەر حتا براژن یان برابن ڕەنگە جیاوازێ ئەمە گرنگە. یەکێک لەو خاڵە گرنگانەی کە زۆر زۆر بەڕاست من زۆر جار لێم کەسانێک لە پەروەردەی تایبەت تاویان کرد و تواناییان باشەیە چونکە مەسەلەی مامەڵەکردن نەک تەنها لە پەروەردەی تایبەتە لە هەر ئیشەکە مرۆڤ ئەگەر ئیشەکەی خۆی خۆشنەوەی سەر ناکەوێت تەنانەت داتاشێکی ئەگەر حەزی لە ئیشەکەی خۆی نەبێ گەشە ناکات ناتوانێت بیرۆکەی تازە بێن. بۆیە لە بواری پەروەردەی تایبەت بامان شێوە ناکرێت کەسێک 2 ساڵە پەروەردەی تایبەتی تاوا کرد و خۆی بە پسپۆرت بزانێت و بڕات دەستنیشان بکات ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە دەستنیشانکردن ئیشی ئێمە نییە. من ئەتوانم بە خێزانێک بڵێم مناڵەکەت ئەمە کێشەکەیتەوە بەڵام ئەبێ بە لەژنە بکرێت. پاشان خێزان خاڵی سەرێکیە لە هەموو یان ئێمە ئەگەر ئێستاکە ئامارێکمان لەبەردەستا بێت چەند سنتەرمان هەیە بە تایبەت و بە حکومیەوە و ڕێژەی مناڵانی ئۆتیزم وەرگرین چەندێک لە سنتەرەکانە چەندێک لە ماڵەوەیە ڕەنگە ڕێژەی لە 10 یا 15 20 لە سنتەرەکان بێ باقیەکەی لە ماڵەوەیە واتە خێزان زۆر زۆر ڕۆڵە بینێت و یەکێک لە خاڵە گرنگەکانی کە ئەوەیە کە خێزان نابێ بێ ئومێد بێت چونکە کە بێ ئومێد بوو ئیتر ئەو ژیانیان تێک چووە بێگومان ژیانی هەموو خێزانەکان تێک چووە بەڵام کە بێ ئومێد بوو بەداخەوە ژیانی خراپتر تێکەچێت مناڵەکەی گەشە ناکات وای لێ دێت لەناو بازنەیە کە ئەخولێتەوە تەنانەت دایک و باوکەکان جاری وای پێویستیان بە چارەسەری دەرونیە بێ بەداخەوە کە زۆر بەشیان من ئاگادارم ینی چارەسەری دەرونی وەرەگرن. مامەڵەکردنێکی دروست چی لە ناو سنتەرەکان بێ چی لە ناو خێزانەکان بێ گەشە بە توانای مناڵەکە ئەدات
هەوڵێکی باشێدات ئێمە لە بوارەکە زۆر جار بە مامۆستاکان و بە خێزانین سێ خاڵ زۆر گرنگە یەکەمیان ئارامبوون لەگەڵ ئەم مناڵانە ئەبێ ئارام بیت لەبەرو هەتاوەکو ئێمە تووڕە ببین هەتاوەکو ئینفعالمان هەبێ هەتاوەکو نەتوانین زاڵ بین بەسەر گرفتەکانە ئەو زیاتر کێشەکەی گەورای بێتەوە دواتر ئەبێ ئێمە حەز و ئارەزوومان هەبێت لە ئیشکردنە یعنی واتای ئێمە کاتێک کە ئیشەکەین لەگەڵ مناڵە تەحملمان هەبێت جاری وایە تۆ دانیشتوی لەگەڵ مناڵەکە کارەکەیت مناڵێکی جوانە بەڵام پەیوەندیت لەگەڵا دروست ناکە ڕەنگە لە یەک پڕێگە کە تووڕە ببێ شەپازلەیەکت لێیە ڕەنگە چکە دەستیان زۆر قورسەکە کە بەکاری هێنن عەزیێتت بە بۆیە بێتە حملت هەبێ خاڵی سیام ئەوەیە کە ئێمە بێ سوور بین لەسەرەوەی ئەم مناڵە فێرەکەین ئەگەر بڵێن ئێمە ئەبێ ئەم مناڵە فێری توانایەکی بکەین هەوڵی لەگەڵا بین فێرە بێت بەڵام ئەگەر بێ ئومێد بین ئەگەر تااقەتی ئیشەکەمانە بێگەر حەزمانی نەبێ ئەگەر بە دوای خێزان بێت بۆنەوە بە دوای چارەسەیەکی دەرمانیە بگەڕێ کێشەکان گەورەترە بنەوە مناڵەکە لە ئاستێکی خراپتر ئەبێت باشتر نابێت و زۆر جاریشێکی لە کێشەکانی کە ئەوەیە بە تایبەت باوکان بەداخەوە تەحملی نامێنێت تونند و تیژی بەکارهێنێ بەرامبەر بە مناڵانە کەنیشەکە یەکێکە لە حاڵتە زۆر خراپەکان کە نەک قازانجینێ بەڵکو زیانی زۆر خراپشی هەیە بۆیە خێزان بەڕاستی ڕۆڵی سەرەکی ئەبینێ و حتا خێزان ئێستا من کتێبێکمێ بەداخەوە بێرم چوبەتان بێنم 500 ڕێنمایی گرنگە بۆ مامەڵەکردن لەگەڵ مناڵانە خێزان هەبووە لە ڕێگای ئەو کتێبەوەی مناڵەکەی ئاستێکی هەیە کە ئۆتیزم نەبووە هەندێک لە نیشانەکانی تیا بوو بە پێی ڕێنمایەکان ڕۆشتووە و خۆی بابەتەکانی داناوە توانیتی مناڵەکەی گەیاندۆت ئاستێکی باش واتە خێزان ئەتوانێت مناڵەکەی لە ئۆتیزمەوە بکاتە مناڵێکی نزیک لە مناڵێکی ئاسایی کە ئەوش بەڕاستی توانای ئەوێت ئەوش هەوڵێکی باشی ئەوێ سەکانە خۆش بێ کە زانیارەکان بۆ هەموو ئەو خێزانانی کە خاوەنی مناڵی لەو جۆرە یاخود ئەو کەسانی ئۆتیزمێک لە دەوروبەریانە بە شتۆرێک ماموڵی لەگەڵا بکەن کە لەگەڵ ژینگە کۆمەڵایەتێکیانە بگونجێت و ئەوانیش ئاسایی بوونەوە تێکەڵاو بوون بڕۆن زۆر سپاس بۆ بەڕێستان دەستی خۆش بێ بواری نەخۆشی ئۆتیزم